بیرکاری پۆلی سێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 21. ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. وەڵامی گونجاو دەور بدە لە ڕاهێنانەکانی 1 هەتا 11. پرسیارە 1. بەهای ڕەنووسی 6 لە ژمارە چەندە؟ پێشی ئەوەی تەمەشای هەڵبژاردەکان بکەم باشتر وایە بە خۆم تەمەشاکەم بەهای ڕەنووسی 6 چەندە. چونکە ڕەنووسی 6 لە خانەی دەیانە واتە ئەو شەشەی جارانی دەی دەکەم. چونکە ئێرە خانەی یەکانە ئێرەش خانەی دەیانە ڕەنووسی 6 بەهایەکەی 60. شەشەکەی دەنووسم ئەو ڕەنووسانەی دەکەونە لای ڕاست دەکەمە 0. ئەوەی لای چەپ کارم پێی نییە لە کاتی داواکردنی بەها کاتە بەهای ئەو شەشەی 60 کاتە ئەوە ڕاستە. پرسیاری 2. شێوەی درێژی ئەو ژمارەیە چەندە؟ تەمەشا دەکەم شێوەی درێژەکەی 7 لە خانە یەکانە 7 کۆ 40 کۆ 2000. چونکە لێرە هیچ نییە تەنیا 3 جار ڕەنووسەکان دەنووسم 7 و 4 و 2. هەفتەکە هیچ سفری لە پێش نییە، چارەکە 1 سفر لە لای ڕاست هەیە، دووەکەش 3 دانە سفری هەیە کاتە 7 کۆ 40 کۆ 2000. 7 کۆ 40 کۆ 2000. ئەوە هەڵەیە نابی. 7 کۆ 400 نییە. 47 هەر نابی. هیچ کات نابی دوو ڕەنووس هەبی. تەنیا 1 ڕەنووس ئەوانی دی هەموو سفرن. سفریش هەر ڕەنووسە بەڵام 1 ڕەنووسی کە سفر نەبی. پرسیاری 3. ژمارەی نادیار لەو ڕستە ژمارەیە چەندە؟ 2475 کەواتە 5 کۆ 7 کۆ 400 کۆ 2000. چ نادیارە؟ هەفتایەکە دیار نییە. هەفتای دەنووسم کەواتە 7. چونکە ئەمن 1 بە 1 تەمەشای ڕەنووسەکان دەکەم. یەکەم جار ڕەنووسی 5، دوای ڕەنووسی 7، ڕەنووسی 4، ڕەنووسی 2، ڕەنووسی 5، ڕەنووسی 7، ڕەنووسی 4، ڕەنووسی 2. دیارە هەفتەکە دیار نەبوو ئەمن دەینووسم. لێرە 7. پرسیاری 4. کام ژمارە ژمارەیەکی تاک نییە؟ خانە یەکان تاکە کەواتە ئەو ژمارە تاکە. خانە یەکان تاکە ئەو ژمارە تاکە. خانە یەکان تاکە ئەو ژمارەیە تاکە. تەنیا ئەو وەڵامە ڕاستە ئەو ژمارەیە تاک نییە. خانە یەکانی 0 جووتە کەواتە 5 ڕاستە. پرسیاری 5. کۆکردنەوە 3 کۆ 4 یەکسانە بە 3 کۆ 1 یەکسانە بە 4، 4 کۆ 9 یەکسانە بە 13، پاشان 4 و 2 6 یەکیش 7 کەواتە 13 3 لێرە یەکیش لێرە 1 و 4 7 و 1 یەکسانە بە 8 کەواتە هەمووی دەکا 83. 83. ئەگەر نەزانم ئەوها کۆ بکەمەوە کۆ دەکەمەوە لێرە 21 ئەوەش 19ە ئەو یەکەی 21 لەگەڵ 19ەکەی هەردووچیان دەبنە 20 کەواتە ئێرە 20 ئێرەش 20 یەکسانە بە 40. چلیش کۆ بکەمەوە لەگەڵ 43 یەکسانە بە 83. دەتوانم ئەوها بە هەزری کۆ بکەمەوە.
پرسیاری ژمارە 6 بەهای خانەی بۆ ڕەنووسی 2 ببینەوە. زۆر ئاسانە. خانەی یەکان، خانەی دەیان، خانەی سەدان، خانەی هەزاران، خانەی 10,000. کاتە دووەکەی دەنووسم، ئێرانە هەموو سفرە، 1 0 2 0 3 0 4 0. بەهای دووەکەی چەندە؟ 20,000. 20,000. لێرە 20، لێرە 200، لێرە 2000. هیچیان ڕاست نینە. کاتە کامە ڕاستە؟ بێجگە لەوانە. هیچ لەوانە ڕاست نییە، چونکە بەهایەکەی 20,000. پرسیاری 7 لێدەرکردن 8 3 لێکەم کەمەوە 5 دەمینێتەوە. 3 یەکی لێکەم کەمەوە 2 دەمینێتە. کاتە وەڵامەکە 25. پرسیاری 8 کام ژمارە گەورەترە لە 672 بچووکترە لە 683؟ مادام هەردووچیان 600، تەنیا تەمەشای 72کەی دەکەم لەگەڵ 83. ژمارەک بی گەورەتر بی لە 72، گچکەتر بی لە 83، چونکە هەمویان 6یان هەر لەگەڵە. زۆر تەمەشای شەشەکەی ناکەم. لێرە ئەمن بۆ وێنە 72 هەیە، لێرەش 71، چونکە 71 گچکەترە. ئەوە هەڵەیە، چونکە نووسرایە گەورەتر بی لە 72. کاتە ئەو 71 لە ئێستاوە هەڵەیە. 82 ڕەنگە ڕاست بی، چونکە ئێرە 83ە. کاتە ئەو 82 ڕەنگە ڕاست بی. ئەو 85 هەڵەیە، چونکە 85 گەورەترە لە 83. نابی گەورەتر بی لە 83، دەبی بچووکتر بی لە 83. کاتە ئەوە هەر هەڵەیە. ئێستا مایە 57. 57 چونکە گچکەترە لە 72، کاتە ئەوەش هەڵەیە. کاتە تەنیا ئەوە ڕاستە. پرسیاری 9 ژمارەیەک لە 240 گەورەترە، لە 250 گچکەترە. لە مابەینی 240 و 250، چونکە هەردووچیان 200ن، وەکو ئەوەی وایە لە مابەینی 40 و 50. لە مابەینی 40 و 50 چ هەیە؟ 41 و 42 و 43 و ئەو شتانە هەیە. کەواتە لێرە 142 گچکەتر لە 240، ئەوە 100% هەڵەیە. 214 گچکەتر لە 200، ئەوەش هەر هەڵەیە. ئێستا مایە یان 242 ڕاستە یان 41. بەڵام تەمەشای ئێرە دەکەم، ڕەنووسەکانی سەرجەمیان 7، واتە ئەگەر کۆیان بکەمەوە دەبیتە 7. ئەگەر یەکی کۆ بکەمەوە لەگەڵ 4 5 لەگەڵ 2 یەکسانە بە 7. لێرە ئەگەر کۆکەمەوە 2 4 6 کۆ 2 8 کاتە ئەوە هەڵە دەرچوو، مەرجی دووەمی تەواو نەبوو، تەنیا ئەوە ڕاستە. پرسیاری ژمارە 10 نزیککراوەی ئەو ژمارەی بۆ نزیکترین سەد چییە؟ نزیکترین سەد تەنیا تەمەشای ئەو سێ ڕەنووسانە دەکەم. 990 ئایا نێزیکە لە 1000 یان نێزیکە لە 900؟ چونکە لێرە 9ە نێزیکە لە 1000، کە نێزیکیش بوو لە 1000 بەخۆشم 2000م هەیە، ژمارەکە دەبیتە 3000. 3000 تۆزێک ئاسان نییە ئەو پرسیارە. پرسیاری 11 8656 کەس سەیری یاری تۆپی پێیان دەکرد. نزیکراوەی ئەو ژمارەی بۆ نزیکترین 1000 چەندە؟ نزیکترین 1000 واتە ئەو هەشتا ئایا نێزیکە لە 8000 یان نێزیکە لە 9000؟
چێ بڕیار دەدا ئەو 600 ئێرە ئەو 6 چونکە گەورەترە لە 4 زیاتر ئەو ژمارە نێزیکە لە 9000 کەواتە 9000 ئەوە ڕاستە. ئەوەی دەیزانی بینووسە پرسیاری 12 بەهای خانەی ڕەنووسی 3 لەو ژمارەی چەندە و لەو ژمارەش چەندە و لە کام ژمارە بەهایەکەی زۆرترا. وەڵامەکەش ڕوونکەوە. لێرە ئەمن دیسان تەمەشای خانەکان دەکەم. خانەی یەکان خانەی دەیان سەدان، سێیەکە خانەی سەدانە، پێنجەکە خانەی هەزارانە، دووەکەش خانەی 10,000. ئەمن تەنیا سێیەکە گرنگە. سێیەکە لە خانەی چیە لێرە؟ لە خانەی سەدانە. بەهایەکەی چەندە؟ سێیەکەی دەنووسم ئەو دوانەش دەکەمە 0. بەهایەکەی 300. تەمەشای ئێرە ناکەم چونکە ئەوانە لە لای چەپن. بەهایەکە تەنیا لە لای ڕاستە. کەواتە بەهای ئەو 300 لێرە. ئەدی لێرە چەندە؟ دیسان خانەی یەکان هەفتەکەیە، خانەی دەیان چارەکەیە، خانەی سەدان سفرەکەیە، خانەی هەزاران نۆیەکەیە، خانەی 10,000 سێیەکەیە. ئەو جەبەهای ئەو سێی چەندە؟ ئەوانی لای ڕاست هەموو دەبنە 0. نۆیەکە، سفرەکە، چارەکە، هەفتەکە. بەهای ئەو سێی چەندە؟ 30,000. بێگومان 30,000 زۆرترە لە 300. کەواتە بەهایەکەی لێرە زۆرترە نەوەک لێرە. ڕەنووس هەتا بچیتە لای چەپ بەهایەکەی گەورەتر دەبی. لێرە زۆر لە لای چەپە. لێرە لە لای چەپ نییە، تەنیا دوو خانەی هێشتان زۆر نەچوویتە لای چەپ لە ناوەندەیە لە خانەی سەدانە، بەڵام لێرە لە خانەی 10,000. ئێستا دێمە لای پرسیاری 13. دەریا ژمارەی 418 لە 420 نزیک کردەوە، بەڵام هێرۆ لە 400 نزیک کردەوە. هەردووچیان ڕاستن. بۆ دەتوانین 418 لە 420 و 400 نزیک بکەینەوە. نازانم لەبەر چ نووسیتیان لە 420 دەبوایە نووسی بایان نزیکی کردەوە بۆ 420. لەبەر چ دەتوانین؟ چونکە ئەگەرە من ژمارە 418 هەبوو داوایان لێ کردم ئەو ژمارەیە نزیککەمەوە لۆ نزیکترین دە بێگومان ئەم دەیکەمە 420 چونکە 18 نێزیکە لە 20 نێزیک نییە لە 10 نزیکراوە لۆ نزیکترین داواتە ڕەنووسی خانەی یەکان ببیتە 0 ڕەنووسی خانەی دەیانیش یان ببیتە 1 یان ببیتە 2 چونکە بەخۆی یەکە. چێ بڕیار دەدا؟ ئەو 8 چونکە ڕەنووسەکی گەورەیە بڕیاریدا کە ئەو یەکە گەورە ببیتە 2 واتە 18 نێزیکترە لە 20. بەڵام هێرۆ چی کردیا؟ دیارە داوایان لێ کردیە ژمارەکەی نزیکەوە بۆ نزیکترین 100 واتە ئەو 418 یان بکە 400 یان بکە 500. نەیکردیتە 500 چونکە ئەو یەکە ڕەنووسەکی گچکەیە، چونکە 418 نێزیکترە لە 400 نێزیک نییە لە 500. تەنیا 18 مابەینە لەگەڵ 400 بەڵام زۆری مابەینە لەگەڵ 500 نزیکەی 82 مابەینە لەگەڵ 500 کەواتە ئەو هەردوو نزیککردنەوەکان ڕاستن. یەکەچیان نزیک کرایتەوە لۆ نزیکترین دە، ئەوی دیکە نزیک کرایتەوە لۆ نزیکترین 100. ئەوە نزیکترین 100 ئەوەش نزیکترین 10. ئەوە هاتمە کۆتایی لاپەڕا 21. دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ
هەر بشی.